ئامادەبانی بەڕێز ئێستا ساتی بێدەنگی بە پێی ڕادەوەستی بۆ گیانی پاکی شەید بڕیار و سەرجەم ئەوەندی شارەزور پایتەختی شارەزور لە سەردەمی شۆڕشەکانە شۆڕشی بە تایبەتی گەورەترین تەسخەی داوە زۆرترین شەهیدمان هەیە. دوای 10 ساڵ ئەو خۆپیشاندانە جەماوەری خۆڕسکەی قەزای سەی سادق و شەیدبوونی بڕیار حەسەن و بریناربوونی زیاتر لە 150 کەس بەهۆی ئەوەی ئێمە نیگەرانین لەوە تا ئێستا بکوژان و تەقەکەران و ئەوانەی فەرمانیان کردو بە تەقەکردن سزا نەدراون و نەهێناونەتە بەردەمی ڕاپێکی دادگا نەکراون تا سزا بدرێن. دۆسیە شەید بڕیار لە دادگا داخراوە و ئەو بەڵێنانەی لەسەر خوێنی شەید بڕیار و ئەو خۆپیشاندانە جەماوەری و بریناربوونی هاونیشتمانیانی سەی سادق لە سەرۆکایەتی حکوومەت لە ئەنجومەنی وەزیران بە ئێمە دراوە ئەو لیژنەیە کە چوو بینە هەولێر هیچ کام لەو بەڵێنانە جگە لە دروستکردنی کۆلێژێک ئەویش بیناکەینە بەس ناوەکەی ئێستا بیناکەی لە کۆلێژەکە لە بینای کاروباری کۆمەڵایەتیە داوامەکات بێ بەشە ناوخۆییە و ئێمە لەو جێبەجێنەکردنی ئەو بەڵێنانە نیگەرانین و بکوژان نەچوونەتە بەردەمی دادگا سزا نەدراون. ئێمە بۆیە یادی شەید بڕیار وەکو بنەماڵە ڕائەگرن و یادی ناکەینەوە لەمانە نیگەرانین داواکارین لەلایەنی پەیوەندیدار و ئەگەر ئێمە ئەو داواکاریانەی لە 2014 کردمان بۆ بە سزاگەیاندنی بکوژانی شەید بڕیار ئەگەر ئەوە جێبەجێ بکرایە لە 2021 کەس جورئەتی ئەوەی ناکرد تەقە بکار بە ڕووی هاونیشتمانیانە و شەید ئاکار و شەید هەرێم لە سەی سایق شەید بوون و لە سەرجەم شار و شارچووەکانی تریش ڕۆڵەکانی نیشتیمان شەید بن. بە چەندین شێواز ڕێگەی لەدەمیوە لە هەر شوێنێکی تر وایە ئێستا و کۆلێژی داخرا بۆیە دوای 10 ساڵ لەو بەڵێنانەی ئەم کتێبە بڕیار شەهیدی شار شەهیدی ئاوەدانی یەکێک بوو لەو کتێبانەی کە ویستمان لەگەڵ مامۆستا سالار مەحموود لەگەڵ کاک سەڵاح سالار لە ڕاستی تاویستمان ئەو زەمانەی کە تێپەڕی کە خۆپیشاندانەکانی 2014 لەو کاتە کۆمەڵێ چیرۆک و کۆمەڵێ ڕوودا و ڕوویدا ئەم ڕووداوانە خەریک بوو بەسەر دەچوو. ئێمەش هاتین وەکو بیرۆکەیەک سەرجەم ئەو نووسراوانەی کە لەو زەمانەدا نووسرا بوون لە میدیاکان بە تایبەتی میدیای نووسرا و ئەو سەردەما برەوی هەبوو ئەو نووسراوانەمان هەموو کۆ کردەوە لەگەڵ شعری شاعیران و پەخشان و هەموو ئەو یاداشت و ئەو بەڵگەنامە ڕسمیانەی کە لەو سەردەما هەبوو کۆمان کردو لە چوارچێوەی ئەم کتێبەدا کراوە بە کتێبێک. هەڵبەت کتێبەکە پێکهاتووە لە چەند بەشێک. بەشی یەکەم وەک پێناسەیەک شار موقعیەتی سەی سایق لە ڕووی جوگرافیوە، بەشی دووهەم بریتی بووە لە ئەو دیمانە و ڕیپۆرتاژانەی کە کراوە لەگەڵ کەسوکاری شەید بڕیار لەگەڵ خۆپیشاندەران لەگەڵ پەرلەمانتارانی ئەو سەردەمە و ڕیپۆرتاژەکان و دیمانەکان و بەشی سێهەم بریتی بوو لە ئەو بابەتانەی کە لەلایەن نووسەرە ناودارەکانی کورد لەو سەردەمەدا نووسەرەکانی خۆمان لە ڕۆژنامە و گۆڤارەکانە بڵاویان کردەوە. بەشی ئەخیریان بریتی بوو لە شعری شاعیران و پەخشان و بەشێکی تریژمان داناوە بۆ بەڵگەنامەکان ئەو یاداشتنامانەی کە ئێمە پێشکەشمان کردو بە سەرۆکایەتی حکوومەتی هەرێم. بریندارکران وەلایەن گەنج خستنەبوو هەروەها مەراسیمی لێمین ساڵیانی شەید بڕیار و خۆپیشاندانە جەماوەریەکەی. ئەم کتێبە هەموو ئەو وتار و شعر و ڕیپۆرتاژ و چاوپێکەوتن و ئەوانە کە لە سەروبەندی خۆپیشاندانەکانی 2014 لە 2/1/2014 لە ڕۆژی شەیبوونی شەید بڕیار و چەند ڕۆژەی دواتر کتێبەکەمان لە چوار بەش پێگاتووە. بەشی 279 لاپەڕەیە، بەشێکیان ڕیپۆرتاژ و چاوپێکەوتنەکانە
بەشێکیان وتارە وتاری نووسەرانی کوردستانە سەبارەت بە خۆپیشاندانەکان و خەڵکی سی سادە خۆ شێد بڕێن بەشێکیان شعر و ئەدەبیاتەکە بە سەر شێد بڕێ لە وتراوە و نووسراوە و بەشی کۆتاییەکەشی یاداش و داواکاریەکان و بەیاننامەکانی خەڵکی سی سادە کە ئاراستی حکوومەت کرا و بەڵێنەدا جێبەجێکەن و هیچیشان جێبەجێ نەکرد تەنها لە دووتی ئەم کتێبە ماوەتە وەکو ئەرشیفێک با بمێنێتەوە بۆ نەوەکانی داهاتوو کە خەڵکی ئەم شار ئەم قوربانەیدا و بەم شێوازە بەڕێوەچوو تان هەموو شتێک لە سۆشیال میدیایە نامێنێتەوە لە ناوەچێ بۆیە لە کتێبە لە دووتێ کتێبێکا وەکو ئەرشیفە مێنێتەوە ئێمەش پێمان باش بوو ئەم هەموو بابەت و نووسین و شعر و ئەدەبیاتێکە باسماگەر لە دووتی ئەم کتێبەیە چاپیکەن ئەمە گرنگە وەکو ئەرشیفە مێنێتەوە لەوانەیە بۆ سەدەیەکی تریش بمێنێتەوە بەڵام لە ناو سۆشیال میدیا متمانە نیە بمێنێتەوە ئەو شتانە لە ناوەچن لە دووتی کتێبەکە لە ناو ناچێ ئەرشیفێکی باشە هەموو وێنە بەیاننامە نووسین هەموو شتێکی تایە هینی سەروبەندی خۆپیشاندانەکان و شێدبوونی شێد بڕیار تاجبونی سۆمبولی شار بەرە خۆی بەدەمانەوەنا ئێستا لە تەواوی کوردستان بایگۆتی مامۆستایانی بەڕێزە لەبوونی موچە وای کردووە کەلەمەکانمان لێیەوەی ئەم ساڵ داخلی لە سەیسایە کۆلێژێکی گێبینا کۆلێژێکی بێبەشە ناوخۆیی کۆلێژێکی